ئەوەی خەڵک لە زەیدی چاوەڕێی دەکرد خەریکە ڕوو دەدات. شەڕی گەندەڵی دەگاتە لووتکەی هەڕەمی دەسەڵات لە عێراق و یەکەم لێکۆڵینەوە دەستی پێکرد. لا کاتێکدا زەیدی لە واشنتۆنە لە بەغدا یەکەمین هەنگاوی کردەی بۆ لێکۆڵینەوە لە دۆسیەی گەندەڵی بارپرسانی هەرە باڵای عێراق دەستی پێکرد. بەپێی ڕاگەندراوێکی محەممەد جاسم خەفاجی لە 27 حوزەیرانی ڕابردوو نووسراوێکیان ئاراستەی دەستگای داواکاری گشتی کردووە سەبارەت بە دیارنەمانی 140 ملیارد دۆلار لە داهاتەکانی 3 ساڵی ڕابردووی عێراقدا کە ئاماژەیە بۆ سەردەمی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی و نادیاری هۆکاری خەرزکردنی ئەو بڕەپارێزە بەلاحە لە بەرامبەردا داواکاری گشتی فەرمانی بە دادگای لێکۆڵینەوەی کەرخی دووەم کردووە ڕێکاری یاسایی بگرنە بەر و لێکۆڵینەوە لە دۆسیەکە دەست پێ بکەن. دەستبردن بۆ دۆسیەکانی سوودانی پێدەچێت سەرەتایکردنەوەی دۆسیەی ئەو کەسانە بێت کە لە میدیاکاندا بە نەهەنگەکانی گەندەڵی دەناسرێن. هاوکاتی ئەم هەنگاوە لەگەڵ سەردانەکەی زەیدی بۆ ئەمریکا بێپەیام نییە. پێدەچێت ئاماژەیەک بێت بۆ هەموو بەرپرسانی یەکەمی لایەنە عێراقیەکان کە سەردەمی قەڵەوبوونی حیزب و سەرکردەکان بە پارەی گشتی و گەندەڵی بەرەو کۆتایی دەچێت. لەم چوارچێوەیەدا دوێنێ دەیڤد پاتریۆز ڕایگەیان کە تەنها چەککردنی میلیشیاکان گۆڕانکاری ڕیشەی دروست ناکات بەڵکو دەبێت ئەمریکا لە شەڕی دژە گەندەڵیشدا پشتیوانی زەیدی بکات. تۆ پێت وایە دوجار ئەم شەڕە سەری گەندەڵا گەورەکانی عێراقیش دەخوات؟